داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەندیدارەکان ئەکەین کە چارەنووس و ئازادکردنی ئەو گیراوانە بە زووترین کات ڕابگەێنێ چونکە خێزانەکانیان لە چاوەڕوانەیەکی گەورەدان و ئەوانەش چەند مانگێکی زۆرە دەست بەسەر کراون بەبێ ئەوەی هیچ چارەنووسێکیان لە ڕووی یاساییەوە دیار بێت بۆیە ئازادکردنیان بە پێویست و گرنگ ئەزانین بۆ ئەوەی مافی مرۆڤ لەم هەرێمەدا چۆن پارێزراوە هەروە بە پارێزراوی و بە شانازیەوە بۆ هەمومان بمێنێتەوە. ئێمە گەلێک بە دوواداچوونمان کردووە بەڵێ و هەواڵی هەمووانەمان پرسیوە بەڵام بەداخەوە تا ئێستا یعنی ئەمانە هێڵراونەتەوە کە ئەمە جێگەی داخە بۆ ئێمە ئەو ژمارەی کە بەدەستمان گەیشتۆ 16 ناومان بەدەست گەیشتۆ دیارە ئەم 16 تەنیا هەر ئەوانە نین لەوانەیە ژمارەکە زۆر لەمەش زیاتر بێت لە نزیکی 50 تا 70 کەسن. ئێمە تا ئێستا وەکو لیژنەی پەرلەمانی ڕاستیەکەی کار ئاسانیان بۆ نەکردوین بۆ سەردانی کە ئەمە جێی نیگەرانیە بۆ ئێمە و وێڕای ئەوەی کە چەند جارێک داوامان کردووە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو کار ئاسانیە نەکراوە بۆ پەرلەمانتاران کە ئەو زیندانیانە ببینین ئەو ڕاگیراوانە ببین.